هەر سەبارەت بە کاردانەوەکان بەو دەمەقاڵەیە و هەڵوێستی ئەوروپا بەڕێز مەیسەم مرادی شارەزای پەیوەندی نێودوڵەتیەکان لەگەڵمانە بێت. بەڕێز مەیسەم سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئایا ئەگەر هەیە ترامپ ئەمریکا دەست بەرداری ئۆکرانیا بێ؟ ڕێز کاک محەممەد ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. لە ڕاستیدا من پێم وایە کە ئەوە ترامپ نییە، ئەوەی کە بینیمان دوێنێ لە دانیشتنەکەی لەگەڵ زێلێنسکیا کە باسکرا ئەو قسە و گفتوگویانە کە هەبوو بەڕاستی بەشێکی پەیوەندی هەیە بە استراتێژی گەورەی ئەمریکاوە، گران استراتێژی ئەمریکا بۆ هەموو دنیا بەو شێوازە چاوی لێ دەکات. وە بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێستان بەڵێ من پێم وایە کە ئۆکراینیا دەبێتە قوربانی لەم نێوانەدا لە بۆ ئەو وەرچەرخانە مێژوویەی کە ئەمریکا کردوێتی بەرە و ڕۆژهەڵاتی ئاسیا بەرە و چین و ئۆکراینە دەبێتە قوربانی بۆ تایوان و دەیان هەوێت کە بە هەموو شێوەیەک پێش بە پێشڕەویەکانی چین بگرن. ئەمریکا پێی وایە لە مێژە لە 2007ەوە لە کاتی ئێدارەی دۆناڵد ترامپەوە پێی وایە کە چین مەترسیەکی زۆر گەورەس لە دنیادا، دنیا دابەش بووە بەسەر چەند جەمسەردا، ئەمریکا یەکەم، چین دووەم و رووسیا سێوم. و لەم ئاراستەیەدایە کە ئەمریکا بەتەنیا ناتوانێت پێش بەرەو پێشچوونەکانی چین بگرێت و پێویستی بە ئەوە هەیە کە مێژوو دووبارە بێتەوە و دووبارە بوونەوەی مێژوو ئەوەیە کە ئەمریکا لەگەڵ یەکێتی سۆڤێتا پێشیان بە نازیەکانی ئەڵمانیا گرت و ئەم جارەش من پێم وایە دووبارە مێژوو دووبارە دەبێتەوە و ئەمریکا بەرەوە ئاراستەیە دەڕوات کە نەهێڵێت رووسیا زیاتر نزیک بێتەوە لە چین و بیهەوێت کە باجێک بە رووسیا بدرێت لەم ئاراستەیەدا کە ئۆکراینە دەبێتە قوربانی و ئاراستەی سیاست بگۆڕدرێت لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زیاتر و ڕوونتر بێتەوە بەرەو ئاراستەی چین. بۆیە بەڵێ من پێم وایە کە ئۆکراینیا ناتوانێت پێشڕەوی بکات، ئەو چوار پارێزگایی کە لە دەستی داوە بۆی ناگەڕێتەوە و لەو ئاراستەیەشدا من پێم وایە کە ئەوروپا ناتوانێت زۆر پێشڕەوی بکات و ناتوانێت زۆر ڕێک پرسیارەکەوەیە. بەڕێز مەیسەم، ئەوروپا ئەتوانێت پاڵپشتی ئۆکرانیا بکات ئەو بۆشایی ئەمریکا بۆ جێهێڵێ لە ئەگەری کشانەوەی، ینی با بڵێن لە ئەگەری پاڵپشتی نەکردنی ئۆکرانیا ئەتوانێت بۆشای ئەمریکا پڕ بکاتەوە ئەوروپا؟ وەڵامێکی زۆر کورت من پێم وایە نەخێرە، ناتوانێت. بەڵام ساڵی 2022 من لە کۆبوونەوەیەکدا بووم لەگەڵ سەرۆکوەزیرانی دانیمارک کە هەرێستش سەرۆکوەزیرانی دانیمارکە لەوێدا باسی شەڕی رووسیا و ئۆکراینی کرد و وتی کە ئێمە نابێت بهێڵین دووبارە هەورە ڕەشەکە بگەڕێتەوە سەر ئاسمانی ئەوروپا. هەورە ڕەشەکە مەبەستی شەڕی دووەمی جیهانی بوو، ئەوەی کە نازیەکان هاتن بەراوردێکی کرد لە نێوانی پوتین و هیتلێردا تا ئاراستەیەک. بەڵام ئەوەش ڕوونەکە هەورە ڕەشەکەی ساڵی 1945 ئەوروپا بەتەنیا نەیتوانی پێشی پێ بگرێت و ئەوە ئەمریکا بوو هات و هاوکێشەکانی گۆڕی. بۆیە لەم ئاراستەیەشدا من پێم وانیە کە ئەوروپا بتوانێت کە پێش بە رووسیا بگرێت بەتەنیا. ئەمریکای پێویستە، ئەمریکا نایهەوێت درێژە بەم شەڕە بدرێت، بە هەموو شێوەیەک دەیهەوێت کە کۆتایی پێبێت ئەو چوار پارێزگا کە باسم لێ کرد بدرێت بە رووسیا. لەو ئاراستەیەدا پوتین ڕازی بکرێت و ئەو گۆڕانکاریە کە بڕیارە ئەمریکا دەیهەوێت ڕوو بدات لە ئەوروپادا بۆ ئەوەی کە ئاراستەی خۆی بگۆڕێ بۆ چین. لە گران استراتێژی یان استراتێژی گەورەی ئەمریکادا سێ ناوچەی دنیا هەیە بێجگە لە نیوگۆی ڕۆژاوای دنیا کە ئەمریکا بۆ خۆی لەوێ حاکمە، کە مکسیک و کەنەدا هاوسنووریەتی و لەسەرەوە شۆکە دەریا هاوسنووریەتی. سێ ناوچەی دنیا هەیە کە بە هیچ شێوەیەک نابێت هیچ هێزێک ئاسایشی تێک بدا لە ڕوانگە و لە مێشتی سیاسەتمەداری ئەمریکاییدا. یەکێکیان ئەوروپایە، دووهەمیان یان ئەوەی کە نابێت ئەو سێ ناوچە هەژمونی هیچ وڵاتێک بەسەر یا پسە پێسەداست. یەک ئەوروپایە، دوو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و سێ ئاسیایە، ئەو بەشەی کە ئێستا وەرچەرخانی کردووە بەرەو ئاسیا. بۆیە ئەمریکا کۆتایی بەم شەڕە دێنێت بە هەر تێکوێک کە هەبێت. من پێم وایە ئەوە بەتەنیا سیاسەتی ترامپ نییە، بەڵکو ئەوە دیپ ستیت یان دەوڵەتی قوڵی ئەمریکایە لەم ئاراستەیەدا هەنگاوەڵ دەنێت. ترامپ جێبەجێکەری ئەو سیاسەتەی دەوڵەتی قوڵی ئەمریکایە لە ئێستادا و بەڕاستی لێرەشدا ئەو پەیامانەی کە تێدە دەر بۆ نمونە سەرکۆماری فەڕەنسا ماکرۆن یان ئەڵمانیا کە باس لێ دەکەن، ئەوە بۆ یاریەکی سیاسی دەگەڕێت. زۆر باشە. وەڵام من ئەواکەم بە پرسیار، ینی ماکرۆن وڵێت ئەگەر رووسیا هێرش بکاتە سەر
ئەگەری هەیە رووسیا هێرش بکاتە سەر ڕۆمانیا و بۆڵدیڤ ئەمە ئەگەری ڕوودانی هەیە یاخۆ تەنیا ترسێکە بۆ ئەمریکای دروستەکە پێم وانەیە کە رووسیا ئەو ڕیسکە بکات و ئەو پەیامەشی نەگەیاندووە تاکو ئێستا پوتین کە بی هەوێ ئەو کارە بکات ئەوەی کە پوتین باسی لێ کردبوو لە سەرەتای شەڕەکەەوە وتبووی کە ئێمە نامانەوێت ئیمپراتوری دروست بکەینەوە و کارێکی هەڵەش بووە ئەو ئیمپراتوریە بەڵام داڕمانەکەشی وەکو کارەساتێک باسی لێ کردبوو لە سەرەتاوە نەخێر من پێم وایە کە ئەوەی کە ماکرۆن باسی لێ دەکات و بەتایبەت ئەڵمانیا و فەڕەنسا تێڕوانینێکیان هەیە لە بۆ پرسی ئاسایشی ئوروپا بەتایبەت فەڕەنسا دەیەوێت سەرپەرشتیاری ئاسایشی ئوروپا فەڕەنسا بیکات و لەم ئاراستەیەدا لە دوای یەکەم دەوری هاتنە سەردەسەڵاتی دۆناڵد ترامپ و مەترسی کشانەوەی ئەمریکا لە ناتۆ ئەو پرسە زیاتر لە خوێندنگاکان و دامەزراوەکانی وڵاتانی ڕۆژاوایی باسی لێ دەکرێت ئەوەیە کە باس لە چەمکێک دەکەن بە ناوی استراتێژیک ئۆتۆنۆمی یان ئەوەی کە توانم بە کوردەکەی توانم بڵێتە سەربەخۆیی استراتێژی کە مەبەست لەم چەمکە ئەوەیە کە وڵاتانی ڕۆژاوایی بتوانن هێزێکی بەرگری وڵاتانی ئوروپایی بتوانن هێزێکی بەرگری جیا لە ئەمریکا بۆ خۆیان دروست بکەن و ئەو پەیوەندیە کە هەیە بۆ نمونە ئێستا لە ناو ناتۆدا ئەوە نەمێنێت لەبەرەوەی کە بەشێک لە وڵاتانە بەتایبەت فەڕەنسا پێی وایە کە ناتۆ وەکو کەرەستەیەکە لە بەردەستی ئەمریکادا دەتوانێت هەڵی بسوڕێنێ و ئەمە یەکە ئەتوانێت کە لەو ئاراستەیەدا بێ و هەوڵی سەرەکیش دەدەن وڵاتانی ئوروپایی بەتایبەت فەڕەنسا و ئەڵمانیا بۆ ئەوەی کە بیان هەوێت هێزێکی بەرگری تایبەت بۆ ئەوروپا دروست بکەن ینی لە قسەکان تەڕامێکیشی بۆم پرسیارە ئەو دەمەقاڵەیە کە ڕوویدا دەتوانین بڵین ئەوروپا ئیتر وەکو کوور دەڵێ خۆی پشتی خۆی خوێنێ پشت بە ئەمریکای ترامپ نابەستێ ئیتر ناتوانم بڵێم 100% ناتوانێت پشت بە ئەمریکا ببەستێت لەبەرەوەی کە هەتاکو ئێستاش ئاسایشی ئوروپا بەڕاستی ئەمریکا پاراستوێتی هەرو ئەڵمانیا زۆربەی وڵاتانە هێزی ئەمریکایی تێدایە و کێشەکە لەوەدایە وڵاتانی ڕۆژاوای وڵاتانی ئوروپایی وەکو کۆش یەکگرتووی لە ناویانە نییە لەم ئاراستەیەدا کە بیان هەوێت هێزێکی بەرگریش بۆ خۆیان دروستکەن هەر لە راپۆرتەکەی خۆتانە هەبوو تێڕوانینی پۆڵەندا زۆر جیاوازترە تاکو وڵاتانی وەکو فەڕەنسا و ئەڵمانیا بۆ ئەم پرسەکە هاتووەتە پێشەوە هێشتا پۆڵەندا ئەو خۆ هەڵەواسینەی بە ئەمریکا و پێوە دیارە لەبەرەوەی کە ترس و دڵڕاوکێکی زۆر هەیەوە بۆ نمونە پۆڵەندا پێی وایە کە ناتوانێت ئوروپا ناتوانێت بەبێ ئەمریکا پارێزگاری لە خۆی بکات بەڵام بەشێک لە وڵاتانی دیکە وەکو فەڕەنسا کە زۆر جار باسم لێ کرد دەڵێت کە ئێمە دەتوانین خۆمان پارێزگاری لە خۆمان بکەین من پێم وایە کە ئوروپا بەرەو ئەو ئاراستەیە دەڕوا کە هێزی بەرگری بۆ خۆی دروست بکات و یەکێتی ئوروپا مەبەستمە بێوێ هێزی بەرگری تایبەت بۆ خۆی دروست بکات لە دەرەوەی ناتۆ لەبەرەوەی کە پێیان وایە ناتۆ خەریکە لەرزۆک دەبێ ئەگەری کشانەوەی ئەمریکای دۆناڵد ترامپ نەک لە ناتۆ لە زۆرێک لە دامەزراوە نێودەوڵەتیەکان بگرە تەنانەت باز لە یەکێک لە سیاسەتمەدارەکانی کابینەی نوێی ترامپ باسی لەوە کردبوو کە پێویست نییە ئەمریکا لەنەوە یەکگرتوەکان ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانی ژەندان بێت دەبێت بکشێتەوە لەبەرەوەی کە پیان وایە کە زۆربەی تێچووی ئەم دامەزراوانە ئەمریکا دەیدات و قازانجێکی بۆ ئەمریکا نییە و ترس و دڵڕاوکەیەک بۆ ئەمریکا دروست ناکرێت ئەمریکا لەو پەڕی دنیاە هیچ وڵاتێک ناتوانێت دەستی پێ ڕابگات وەک چۆن وتم کەنەدا و مکسیک هاوسنووری ئەمریکان و لەسەرەوەشەوە دەریا هاوسنووریەتی و ئەو مکسیک و کەنەدا ناتوانن مەترسی بۆ ئەمریکا دروستکە ئەمە تێڕوانینێکی گەل نێوان بەشێک نەک لە سیاسەتمەداری ئەمریکاییدا نخبەی ئەمریکاشدا بوونی هەیە بۆیە پێیان وایە کە وڵاتانی ڕۆژاوایی هەر ئەوەی کە باسی ترامپ باسی ئەوەی کردووە کە لە ناتۆ بکشێتەوە ئەمە توانێت لە داهاتوودا ڕووبدا بۆیە بیر دەکەنەوە لەوەی کە سیستمێکی هێزێکی بەرگری بۆ خۆیان دروست بکەن و لەم ئاراستەیەشدا ترسی زۆریان هەیە کە شەڕی رووسیا و ئۆکراین بەو ئاراستەیە بڕوات کە پوتین دەیەوێت کە من پێم وایە هەر بۆ ئاراستەیەش دەڕات وە هیچ ڕێگەیەک نەماوەتەوە ئەو هەموو تێچووە کە دراوە تاکە ئامانجی ئەوە بڵکو آخر خاڵ باسی لێ بکەم ئامانجی سەرەکی ئەمریکا لە ئێستادا سیاسەتی دەرەوەیدا چینە و دەیەوێت پێش بە چین بکرێت و لەم ڕێگەشدا پێویستی بە یارمەتی رووسیا هەیە لە کۆپنهاگن بەڕێز مەیسەم مرادی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان کاک مەیسەم بەخێر بێن